شەباش تەماشەوانێن هیجا گەرێ مای ڕەمەزانێ لە رووسیەیە بەردەوامە بێجارێ ئەم لە ماڵێکێ لە جەم ماڵبەتێکی پڕ تایبەتە ئیشەف سورپریزە من هەیە بۆتە ئەوە چی سورپریزە ئەس لە ماڵێکێ سۆرانم لە رووسیەیە هەتا ئێستا دەبێت و کەس نەبیستیە لە رووسیەیە کوردن سۆران دژین بەڵام مە یەکەم جارە ڕووداو هەتیە گەیشتیە ئەو کوردن و بەرێ 150 ساڵ بەرێ ji Îranê derbasê Rûsyê bûne niha li Bakurê Kafkasiyê dijîn li bajarê Nalçikê em li malekê ne gewreyê malê Mama Hesen bo me qise bike ewana çon hatine gihîştine Rûsyeyê êsta haliyan çon e belê ev sürpriz ji bo we yekemîn carek û bi kameraya Rûdawê ra tê gihandin. Mama Hesen ئێمە دەخوازن لە te bibîzin ئێوە çۆن hatine Rûsyeyê باوکم ساڵ 1970 هاتە وڵاتە تەک برایە هاو بۆ جۆرە قەومەکەتی دۆزیە هەچینین کەسیان نەی باوکم سەربەورەیانی تەک براکەیە هاتن گەڕیا لێرێزە زنی خواست لە هێران و هاتین زنەکەی تایەفەی خەیتیلی شێراز ئەو خەڵک دێکردنەوەی چەی سلمایەت و کانی شیرینی لە کانی شیرینەوە هات ئارێ ئەو ئافرەتی دایکم بێژن دایکیزم دایکە مردووی هاتیم کەم تەک برایە هاتنە ئەم وڵاتە لەم وڵاتە دایکە زنجرە بی و باوکەژم بی و کەین بۆ یەک زنوزم خواست هاتکەوە نۆ گەسمان لە خێرسەڕە ئەگەین بۆ یەک لە زەماوەنە ئەگەین بۆ یەک هۆستمان هاو یەکتری و ئەرێ کۆمەکی یەکتریەکەین وە زۆرە ئەگەڕێن برای خانم باوەی من عەلی کوڕ سەوزالیە سەوزالی کوڕ ڕەجەوە لە ئێرانۆ هاتێ بۆ رووسیە ساڵ 1970 ساڵ لەکوێ لە ئێرانۆ هاتێ بۆ رووسیە لە ئێرانی لەکوێ کام لە منتەقەی کاریشیرینۆ لە منتەقەی کاریشیرینۆ هات بۆ رووسیە بۆ مامەڵە ئاڵوێر بێژین ئەهاتن بۆ رووسیە لە رووسیا ئەڕۆینە بۆ ئێران ئەهاتن و ئەڕۆینە کارخۆیانەکە و دوای ئەوە غرەنیسیان ڕەسیە قایم کە و ئەوان لێرە جێمان وەجوانی جێمان لێرە ژنخواز یەکتریان کورد یەکتریان دۆزیۆ ژنخواز یەکتری بین جوجار لەوە باوکم لە باوەم دوو کوڕی بی ئیبراهیم و حەسەن لەوان ترۆ ئێمە چوار کوڕ لە ئیبراهیم چوار کوڕ و چوار کەنیش کرد خۆیش کرد ئاوا گشتی زیاومان کرد و ژیوار خۆمان کرد لە رووسیە باشە حالی لە منتەقەی کەبەردینە بەڵکاریە ژیوار خۆمانەکەین باش شیوارەکەن بڕێکی ها لە خودداتە بڕێکی ها لە ئەزەربەیجان بەکی خۆیە ها لە دربێنتە ها لە مەخەچکەڵا لێرەوە هەتا کرەستەدار کورد ئێمە فرە هەست تقریبان چەند ماڵن لە کەبەردینە بەڵکارێ 300 ماڵ کوردین هین ئێران گشتی قەوم و کەس خۆمانێ ژنخواز یەکترین و یەکتری و ئەشین و ناو یەکتریا تێین و ئەچین کۆمەکی یەکتری ئەکەین ژیوارمان باشش کورد ئەلحەمدوللا باشە من پرسیارم ئەو بوو چۆن ئێوە ئاگەهیوە لە کوردەکانی دیتر نەبوو لە کوردەکان تر ئێمە
مناڵوین نەمانزانیش تۆ کورد تریش هادە رووسیا هەر ئەمانزانیش تۆ حالینە کە بەردینە بەڵکاریە ئەتر نەمانەزانی پێشە لەوە کوردەکان خۆمان پاسپۆرت بێزگرەژدانیان بی نەیانە هێشت بچینە وڵاتی تر ڕێیۆنێ تر ئێمە هەر ڕێیۆنێکە ژیوارمان کردە وەیە کۆژیوارمان کردە تەنیا کابراینە بەڵکاری کە بەردینە بەڵکارێ کورد کە بەردینە بەڵکاریەمان ئەناسێت یەکێترمان نەوەناسی تا چەندی ساڵێ ئێوە پاسپۆرت نەبوو پاسپۆرت ئێمە دایان 1970 ساڵ لە 70 ساڵیانە دایان گرەژدان تا هەفتە ساڵێ پاسپۆرت هەتا بیشگرەژدانی باوکیانم بیشگرەژدانی پاسپۆرت بیشگرەژدانی پەیرای دی چوون و هاتنە ئێوە بوو ساڵ 1970 ساڵی بردمان پاسپۆرتیان دا پێمان بردمانیان بۆ ئەسکەری و خۆنەواری و گشتێکمان کرد لە وڵاتەدا لە وڵات خۆمانە جێمان دایسا هالینەکە بەردینە بەڵکاریە ژیوار خۆمانەکەی بەڵێ کەکە سلێمان تو دلێ تا ساڵە 1970 هەوڵاتیەوە تنەبوو پاسپۆرت وێژ تنەبوو پشتی هنگیوە پاسپۆرت وەرگرت ئیدێ دەست بە ژیانە نو کرد من نەهات خوازم ژێ خودی vê malê Zerîfexan pirsiyar bikim ewana çawa vekarê di rewşeke wisa giran da minaliyan gewre bikin bidin xwandin unîversîte jiyana we çon têperê من كنيشك حسين رحمتيم دايكم تامينية هرد كان رحمة أمر بقوان كردوة لا قبردا وفيسل كان كل تك تاوية كان بو قازقستان لقازقستان من بيمة ويو سالاني ما هاتنا سو بو قبردا وجرى جيت من كردوة باوکوژم دایکوژم بیزگرەژدان کەوینە فرە زەمانە پێیان نەوەدا فرە قینوی دایکم ڕەحمەتی هەروە جۆرە ئەمرخوایک و پێیان نەدا براکەژم پێمیان نەدا پێیان نەدا سەحی ڕەحمەتی باوکم من ئیتر پڵەپەتاتم کرد پێیان دا نو پێنسێژیان پێ بزگرەژدان کەیان پێنسیان پێئەدا لە ئەوە فەرمانیژم کرد لە دکوانە فەرمانم کو کەمبیناتم دوایی هاورد بۆ ئەوە قین نەوی باشوی گشتی نۆ بچین بۆ مەمەنتێ بۆ ئەزەربایجان بۆ جێ بۆ سەرشەخص باشنەوی ئەشێ بچین بۆ مەلیس ئێمە بمانیسیایشت و ئێمە بڕیاین وە جۆرە ژیتمان کورد خۆیشکژم لێرە دوو خۆیشکم هەست سێ خۆیشکوین چوار خۆیشکوین یەکێکوە ئەمرخوای کردووە شیرین ڕەحمەتی شکر ئەلحەمدولیا ئێستا سێ خۆیشکین دوو بران سێ براوی سەحی ڕەحمەتی دەنگێکی ئەمرخوایک و دوو برام هەست یەکێکی ناوی میرزاڵا یەکێکی ڕەمەزانە خواخۆشیان کاکشتی ئەوانش مناڵیان هەست بە خۆیشکم برایم ئەوانە برازازام هەر لە مەسکاوە ئەخۆنن شکر ئەلحەمدوللا کوڕم تام تاقە کوڕێکم هەست ئەوە ئەرتیستیە ئاکتیۆرە شکر ئەلحەمدوللا نان و ئاو خۆمان ئەخۆین باشە خواتان لێ ڕازیە ئێمەتان کەفتە بیر و هاتن بۆ ئێرە فرە خۆشحاڵین مانگ ڕەمەزانە خوا بەزیمانی پیا هاو شتۆ ئێمەوە یەک بینە فرە دڵم بۆ کورد ئەسویتیە شەڕ ئەکەن خۆزیا شەڕیان نەکردایە ئەیان خەڵەتێنن ئەوە خاستنی یەکە نێشنە یاخوا پێیان ببن
بۆ ڕۆدینەی خۆیان من داو پێ بێژم ڕۆدینە ئەرێ وڵات خۆیان و بیوێت و پێیان ناون ئەوە باش نییە کە نێشنەخوا بە زیان پیا بێ خوا ڕەحمیان لێ بکات لە کورد لە گەک ملەتی هەچێ کورمانجیە سورانیە هەچێکێت خوا ڕەحمیان لێ بکا گشتیان فرە خۆشیانم گەڕەکە کورد خۆم وە جۆرەسە خواتان لێ ڕازیە ئێوە ئەوەسە مانگ ڕەمەزانە ئێوە وە جۆرە هاتن وە جۆرە ئێمە ئەخنە خوا یەکمان بگا گشتمان وەخوا برایەکم هەست هەر ئێژێ ئای کوردستان و ئەگیری ئێژم بۆ خوا بەسە تازە ئێژە هەن ئای کوردستان هەر ئەگیرێ میرزاوڵە ئەوە نەوی لە ئێرە نا ئەهاو فرە کوردستانی خۆشگەرەکە خوا خۆشتان کە خواتان لێ ڕازیە ئێوە دەخوازن برۆن کوردستان ئەرێ وەڵا حەزەکەین خۆشمان گەرەکە خاک خۆمان براکەم ێژی خۆڵەکەی ماچەکەم وەڵا درۆ ناکەم خۆڵەکەی واسە ماچەکەم بەڵێ ez dixwazim kak Arif pirsyar bikim di katê Sovyetê de her kes li kolxozê kar dikir û dema kolxozê jê êwa pasportê we jî tune bû hewwelatî jî nebûn zehmetî hebû êsta rewş asantir e baştir e êve çi iş dikin çi kar dikin debarê xwe bi çi qezanç dikin ئەمە ماڵمە ئەمە خێزان منە دوو کەنیشکم هەست کوڕێکم هەست ناخوان کوڕەکە ئەخوەنێ هات لە شکۆڵە کەنیشکە ناچێ نا کەنیشکان گەورن شیان و ئەرێ زاوام دانیشتە لێرە ئەوە مناڵەکانین ئەوانەسە زۆر باشە هەر چۆن ئەتوانی خراو ژیوار ناکەن دەروسە باشە گشتی بەڵێ زۆر سپاس نەهات خوازم لە خانمەکە پرسیار بکەم ژنên کورد لێرە چۆن ژیان dikin ڕۆلیان لە ماڵبات لە ناو خزان چییە؟ سڵام عەلێ بۆ گشتی بۆ کوردستان حەزین خۆش ئەکەن ئێوە پێمان ئەزانن هەرکەوێ مسلمان و هەرکەوێ سڵام عەلێ بۆ گشتی شکر وەخوا ژن ئێرە باش ژوارەکەن ئێستا هەر مناڵیش نییە هەر خێزانیش نییە خۆنەواری خۆی ژیان ئەکەن فرمان خۆی ژیان ئەکەن لێ یەکتریا ئامشەو ئەکەن لێ کورد وڵاتی تریژە قسە ئەکەن ئەگەینە یەک کایسە مەڵە جۆژ ئەزانن چەلەکێنە خاستر هەست ژنمان شکر وەخوایسە باشە ئەتوانن بخۆنن ئەوە جاران نەنکمان چۆن ئێژن و زەحمەتیان کێشاوە خۆیان ئەوانە هەوڵ هاتن خەریک مناڵوین خەریک خێزان خۆیانوی سەڤێت ئەینارد بۆ فرمان فرە زەحمەتیان کێشا ئەو وەختە چکەش گرەژدانسفەی ژان پێدا ئەمە باوک مەسولێمانە ئەمە کەنیشک وەورەمە ئەمە کەنیشک بیچکۆلمە ئەسڵان زاوامە فرە خۆشی ئەکەن شتۆ کوردستان خاس ئەوێ شیرین ئەوێ شەڕیان نەوێ گەرەکمانە وەمان شیرینە وەمان خۆشە گەرەکمانە پێمان خۆشی بکەن ئەوانیش خوا بێتە نزیلەیان و وە مناڵیان وە مێردیان وە خێزانیان فرە خۆشی لێنێژ ئەوانیش بوێنین ئێمە چوار ملەت ئەزانین چەرەزی چوار زوان ئەزانین ورسی ئەزانین پاک ئەزانین کوردی ئەزانین چەرەزی قەبەردێ وائێژنی ئەویشە ئەرێ ناڵەکانیشمان ئەزانن چە بێژم خراو نییە ژوارمان خراو نییە
خوا خۆشمان بکەن قەوم و براکشتمان ئێمە هەرە ناو مسلمان ئێمە ڕۆژەتی ئەگرین ئێمە قوڕوانی سەر ئەوڕین ئێمە چه ئەیکەن بڵسمان ئێمە کشی ئەەکەین چۆن دایک و باوکمان ئەیان کرد وە جۆرە ئەیکەین خوا خۆشتان کە ئێوەش هاتنە ئێمەتان کردۆسە سەر خوان ئالەمیان ئەم ڕۆژەتیە ئێوەش ڕێتان پاک بوێ خوا خۆشتان کە ئێمە فرەخۆشیمان کوشتۆ ئێوە هاتن بۆ لای ئێمەیش کوردین وەک ئێوە ئەمە باوکم ئەمە دایکم من سێ مناڵم هەست سێ مناڵ و گوڵم هەست خێزانم هەست ئێمە بسڵمانن ئەرێ مناڵمان تەمەشاکەن کەناڵ کوردستانەکە چۆن هەڵەپەرن کشتیان تەمەشاکەن من مناڵەکانم هەروە کوردی قسە ئەکەن خەتا ئێرە کشتیان وە چەرەزی و ئوروسیش قسە ئەکەن و مناڵەکان من وە کوردی قسە ئەکەن سلام علیکم من ناوم بەختیارم من گەڕەکمە کوردستان بیوەنم ئەنە خالە ئونیڤەرسیتەکە بخۆنم ئێمە لێرەش کوڕژوارەکەین دوکان فرمان زەرمان بۆ پەیاکرێ ئەولامان هەست خێزانمان هەست هەل لە ملەتەکەی خۆمان ئەگەینەوە یەک خێرشەرێت زەماوەنێت هەچێکێت ئەگەینەوە یەکترە ناسین ئەولامان زلێ بوێت ئیشەڵا ئەمەش کوردی بۆ تێرین خۆمان هەل لە ملەتەکە ئەیەی نەشیوە کوردە ملەتەکەی خۆمان کوردستانیش خوا بیاشتۆ بێ دەوڵات خۆی بیە بتوانین ئێمەش بچینێنە بزانین گوزەران چۆنە گشتی باشێت ئێمەش لە خۆشیەوین بەڵێ تەمەشەوانین هێژا من دەستپێکەدا گوتت بکو ئەز لە ماڵە کێسایەتێکە پر ناودارم ئەسڵان بیژۆیف ئەکتۆرێکی gelek navdar e. Ne tenê di nav Rûsyê de. Hemû welatên Sovyêtiyê berê bi taybetî ji ciwan aslan ji wan re komîr e. Em nihal mala wî ne. Ez dixwazim jê pirsyar bikim. Aslan di vê şevê Remezanê de hêviyê te çi ye? Bo gencên Kurdistanê tu çi dibêjî? Bo kiştiyan selam aleyküm akım. Ve xêr hatin ve serçav. Min navim Aslan. Gerekim bêm bo Kurdistan. Min aktörüm, gerekim gema bikim kino Kurdistan. Min fre hazekim Kurdistan binasım, xwatan lê raziyê. Belê Aslan can zor zor spas bawer dikim demekî nêz de tewayî cemawarê Kurdistanê tu ji nas bikî û tu li sînemayê Kurda de jê weke aktör bilîzî. Belê temaşewanên hêja di jiyana min e rojnamegeriyê de ji bo min ev roj rojekê herî taybet bû. Ji ber ku çend sal e ez li pey kettibûm ku werim ev Kurdin wenda peyda bikim û dengê wan bigîjinim Kurdistanê. Divê şevê Remezanê de min vê yekê pêk anî ji bo min şahnaziyekî pir mezin e. Ji bo we jî bû sürprîz dibe ku deme digotin Welatê Sovyêtê tenê Kurdên serhedê, Kurdên Ermenistanê dihat bîreve lê diyar bû ku li Rûsyayê Kurdên ji Kurdistanê Îranê ji aliyê Kanê Şîrîn malbendekê pir mezin li Rûsyayê hene, soranê axêvin, heta niha dijîn û bi Kurdistanê re şa dibin. Heta şevekê dîna Remezanê biminin di xweşiyê de.